دوونهۆمیە بە بڕی زیاتر لە ملیارێک دینارە. کاک جەلال سڵاو لێ بێ ئەمڕۆ بەردی بناغی پڕ نەخۆشخانەیەکتان داناوە نەخۆشخانە چی لە خۆی ئەگرێت و کەی تەواو بێت؟ ئەمڕۆ بەردی بناغی نەخۆشخانەی ڕاوێژکاریماندانا کە نەخۆشخانەیەکی دوونهۆمیە بە بڕی زیاتر لە ملیارێک دینارە. ئەم نەخۆشخانە ڕاوێژکاریە لەبەر ئەوەی ڕاوێژکاری کۆنمان هەبوو ڕاوێژکاری کۆن ئەوە لە ڕاستیە بچووکە و خۆتان زانن گەرمیانی شوشاری کەلال لە پێشکەوتن و لە ئەوەی ڕۆژ بە ڕۆژ بەتابەتی تەندروستی گەرمیان لۆدی زۆرتر بۆ دروستە بێ بۆی ئەم نەخۆشخانەیە زۆر گرنگەوە پێویستە بچێتە بواری جێبەجێ. شەواتە بێتە دوو نەخۆشخانەی ڕاوێژکاری نەخەر یەک نەخۆشخانەیە ئەوانەی بەشەکانی تر یاخود ڕاوێژکاری کۆن سوودی لێ وەرەگرێ بۆ ئیشی تر یاخود بۆ سنتەر بۆ بەشەکانی تری تەندروستی گەرمیان. باشە سەبارەت بە نەخۆشخانە سەدقەڕێوەڵەکەیکی کاک جەلال وەکە زانی لە 2012 بەردی بناغی دانرا و چیتان کردو بۆ تەواوکردنی و نەخۆشخانە کە نەخۆشخانەیەکی گرنگە بۆ سنووری گەرمیان؟ ئەوە بەهۆی قەیرانی و قوتانزان وەستاوە دوایەوە کارەکانی لێ وەرگێراوەتەوە. ئێستا سەرقاڵی ئەوەی دیزاینین و دەرخسەی بۆ دروستەکرێت بۆی بزانین چەندی پێچێ یاخود لە ڕێگەیەوە بەرهێنانەوە یاخود لە ڕێگەی حکومەتەوە دەمانوێت بخێنەوە کار. هیچ هیوایەکەیە کە بەم زۆن دەست بکرێتەوە بەکارکردن تێدا؟ وەڵاهی بەندە بە با بڵێن بارودۆخی دارایی هەرێمی کوردستانەوە لەبەرەوە ئێوە بجێکی زۆری ئەوێ بە ملیار و 2 ملیار تاوا نابێت.